بینەرانی خۆشەویستی بەرنامەی کۆمەڵە و هەڵسوڕاوان سڵاو ئەم کاتتان باش. من ئەسعاد ڕستەمیم خۆشحاڵم کە لە یەکێکی تر لە بەرنامەکانی کۆمەڵە و هەڵسوڕاوانەوە دێمە لای ئێوەی خۆشەویست. ئازیزان، وەک لە هەفتەکانی ڕابردوودا ئاگادارم کردن بە بۆنەی نزیکبوونەوە لە 1 ئەیار ڕۆژی جەژنی جیهانی چینی کرێکار کۆمەڵێک بەرنامەی تایبەت لە بەرنامەی کۆمەڵە هەڵسوڕاوانەوە بەڕێوە بین کە ئەمڕۆیش ئەڵلقەیەکی تر لەو بەرنامە تایبەتانە پێشکەش بە ئێوە خۆشەویست دەکرێت. لە بەرنامەی ئەم جارمدا داوام کردووە لە هاوڕێ ئەدیبی وەتەندروست ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە کە لەگەڵمان بەشدار بێت و وەڵام بە چەند پرسیارێکی کۆمەڵە و هەڵسوڕاوان بداتەوە. بەو هیوایە کە جێگای سوود و ڕەزامەندی ئێوەی خۆشەویست بوو بێت، سەرەتا بەخێراتنی میوانەکەم مەکەم بۆ ئەم بەرنامەیە. کاگە دیب زۆر زۆر بەخێر بیت، هیوادارم ساق و سلامت بیت و بەرنامەیەکی باشمان بێت تایبەت بە 1 ئەیار ڕۆژی جیهانی چینی کرێکار. سپاس دەکەم. منیش بەش بە حاڵی خۆم سپاسی ئێوەکەم بۆ ئەم فرسەتە. سڵاو و ڕێزم هەیە بۆ ئێوە و هاوڕێیانی دەست ئەندەرکاری ئەم بەرنامەیە. هەروەها سڵاو و ڕێزم هەیە بۆ گەشت بینەران و بیسەرانی ئەم بەرنامەیە و لەم دەرفەتە کەڵکوەرەگرم پیرۆزبایی خۆم بە بۆنەی ڕۆژی ئەوەڵی نزیکبوونەوە لە ڕۆژی ئەوەڵی مانگی مێەوە پێشکەش بکەم بە هەموو کرێکاران، بە گشت کرێکارانی ئێران و کوردستان و بە ئێوە و بە گشت هاوڕێیان. زۆر سپاس هاوڕێ دیب، دیسان بەخێر بیت بۆ ئەم بەرنامەیە. پێم باشە یەکەم پرسیارم بەوە دەست پێ بکەم کە پێتان وایە لە چه هەلومەرجێکی سیاسی دیاریکراودا ئەمساڵ بەرەوپیری 1 مەی ڕۆژی جیهانی چینی کرێکارە چین؟ بەڵێ، بەڕاستی ئەگەر بمەوێت لە یەک کەلامە ئشارێک بەوە بکەم جا بە ورتر تۆزیحی بەم، ئەوەیە کە لە هەلومەرجێکی بەنسبەت کار و ژیانەوە لە ئاسی دون جیهانیە و بۆ ئێرانیش و کوردستانیش لە هەلومەرجێکی دشوارە، سەختە ئێمە چینی کرێکار بەرەو پیری ئەوەڵی مانگی مێیەکی. چەند لایەنی ئەو مۆزوعە وردبینەوە لەسەری. لە سەروی گشتیانەوە و لە هەر ئێستا لە حاڵی حازرە لە شەرایەتی و هەلومەرجێکە چینی کرێکار لە ئاستی جیهانیە بەرەو پیری ئەوەڵی مانگی مێیەکێ کە شەڕی ئوکراین بە لەشکەرکێشی رووسیا و داگیرکاری و رووسیا و هەڵایساندنی ئەو شەڕە بە تەحریکات و بە لەواقع تەحریکاتی ناتۆ لە سەرویانەوە ئەمریکا، ئەم شەڕە ئەلان لە ئارادایە و ئەم شەڕە بێگومان ئەو وەزعیەتێکی تایبەتیە ناوەتە پێش. ئەتوانم ئەوە بێژم کە هیچ تاکە کەسێک لێ ینی تەسیری بەسەر هەموو کۆمەلگای بەشەریا بووە. هەلێستایمە هەمومان ئەیبینین گرانی و وەزعیەتێکی دڵڕاوچێ و نیگەرانی وجودی هەیە. ئەمە ئەگەر با ئەوەش بڵێن لێرە کە ئەگەر شەڕ بۆ هێوەرکردنەوەی قەیرانی ئابووری یان خێر حتا بۆ حەلی قەیرانی ئابووری وڵاتانی گەورە زلهێزان و وڵاتانی سەرمایەداری و بلەخەرە قەزانجی تایە بۆ شەڕ دەستدەنە شەڕەوە، بەڵام لە بەرامبەریا بۆ چینی کرێکار لە ئاستی جیهانیە شەڕ ئەم شەڕە و شەڕێکە هیچ قازانجێکی بۆ چینی کرێکارتیانە لەو لاشەوە ماڵوێرانیە، ئاوارەیە، کوشت و کوشتارە و کردکردنەوەی دەنگی هەخوازیە. ئەمە ئەو هەلومەرجەسەکە لە ئاستی جیهانیە ئێمە بەڕۆڕوویە بینەوە و بێگومان چینی کرێکار و خەڵکی ئازادیخواز و بێبەش هیچ قازانجێکیان لەو شەڕانیە وە لە
پاڵ خەڵکی ڕەنجدیتووی و ستەمدیتووی ئوکراینەوە بە نیگەرانیەوە ڕوانە ئەم شەڕە مەحکوومەکەن ئەمەم بۆیە لێرە باس کرد چونکە بێگومانم لەوە کە لە مارشەکانی ئەوەڵی مانگیمەیە خواستی کۆتاییهێنانی دەستبەجێ ئەم شەڕە وەکێکی لە خواستەکانی چینی کرێکار دێتە ئاراوە و من پێم وایە لە کوردستانیش لە ئێرانیش ئەبێ یەکێ لە خواستەکان بێ یەکێ لە خواستە خێراکانی چینی کرێکار بێ لە ئەوەڵی مانگی ئەم ساڵە. بەڵێ دیارە دواترا چمە سەر ئەو داواکاری و دروشم و بەسلاح شعارانێکی لە ئەوەڵی مانگی مەیە بەرزەکرێتەوە بەڵام پێم باشە وەکە زانین ڕژیم کۆماری ئیسلامی لە هەلومەرجێکی قەیراناویە بەسەرەوە یعنی بەگشتی ڕژیم جمهوری ئیسلامی ڕژیمێک بووە کە بە درێژایی عمر خۆی هەمیشە لەگەڵ قەیران دەرگیر بووە و هەر ڕۆژە بە بحرانێکی تازە و سەرقاڵ بووە ڕوبەڕوو بووە. پێت وایە ئەمساڵ لە یەکی مەی ئەمساڵدا دیسان بەر بە بەڕێوچوونی ڕێوڕسمەکانی یەکی مەی بگرێت یان نمونەتەن مەسەڵەن بۆ مەراسمەکانی نەورۆزی ئەمساڵ ساڵان ئەگەر ئەکەفتە هەڕەشە و گوڕەشە و ئەوە مەکەن و ئاگەر مەکەنەوە خۆشی مەکەن و چی مەکەن ئەمساڵ هات بەهێنانی یان بە کۆکردنەوەی مەجموعەیەکی زۆر لە عەوامڵی خۆی و بەهێنانی کۆمەڵێک خەڵک لە وڵاتانی ترە و بۆ مەسەڵەن شاری وەکو سنە هەوڵیاندا کە مەراسمێکی بەدیل بگرن و دیارە سەر کە ئەو مەراسمیان بەڕێوە برد بەڵام لەلایەن خەڵکە و محکوم کرا خەڵک لە مەراسمە جیاواز و مستەقلەکان خۆیانە بەشدار بوون. پێت وایە ئەمساڵ بەر بەو مەراسمگەلە ئەگرێت وەکو مەراسمەکانی ئەوەڵی مانگی مەی یان ئەوەی کە هەوڵەدا لە ڕێگای عەوامڵی خۆیە و لە ڕێگای بێسلاح ئەو دام و دەستگا و کە تایبەت بە مەسایلە دایانێت هەوڵەدا مەراسمی جیاواز مەسەڵ بەڕێوە ببەن بۆ ڕەشکردنەوەی مۆزوعەکە. بەڵێ هاوڕێ ڕێگام ئەگەر بدەی لە پرسیاری ئەوەڵە من ئەمەویست باز چەند کەلیمەیەک ئیزافە بکەم ئەو وەختە بە پرسیاری دووەم لە واقع و مەجالە بۆ من نەما ئەگەر ڕێگام بدەیت من پێش ئەوەی بچمە سەر پرسیاری دووەمی ئێوە چەند کەلیمەیەک ئیزافە بکەم بەو هەلومەرجێک کە خۆت لە ئەوەڵ پرسیارە ئیشارەت بکرد یعنی لە ڕاستیە من کە ئیشارەم بە مەسەلەی شەڕ کرد بە پێویستی ئەزانم کە سەبارەت بە باقی هەلومەرجە دژوارەکە کە چونکە گەڕێتەوە سەر مەسەلەی ئێرانیش و کوردستانیش چەند کەلیمەی لەوبارەوە ئیزافە بکەم. بێگومان فەرموون. لە پاڵ ئەوەیە کە باسم کرد مەسەلەی قەیرانی ئابووری لە دنیا ئێمە زانین وەختی باسی شەڕی ئوکراینمان کرد شەڕی ئوکراین تازە دەستی پێکردووە ئەوە 2 مانگە بەڵام بەر لەم 2 مانگەش مۆزوعی کۆرۆنا مشکلەیەکی زۆر گەورە بوو بۆ بەشەریەت تەبعاً بۆ چینی کرێکار لەسەروی گشتیەوە و هیچ تا یعنی ئێمە زانین زیاد لە 5 میلیۆن بە پێ ئامار خەڵک تێدا چوو 100 میلیۆن ئەگەر بڵێم زیادم نەوتوانێ حدود زیاتر لە 150 میلیۆن نەفەر خەڵک زیانی بینی لە سەر کۆرۆنا ئەمانە هەمووی ئاسەوارێکن یعنی ئەسەراتێکن لەسەر جەستەی چینی کرێکاری جیهانی و خەڵک کۆمەلگای بەشەری بەگشتی تەبعاً بێژگە لەوانە هیچ تا بەڕاستی هیچ تا کۆمەلگای بەشەری و چینی کرێکار لەژێر تەئسیری قەیرانی ماڵی ساڵی 2008 خۆی نەکێشا بۆ دەرەوە کە ئەم شەڕی ئوکراینیش پێ ئیزافە بوو ئەمانە مەبەستم ئەوەیە هەموو شرایەتێکی گشتیە جیهانی ناوە لەبارە بۆ چینی کرێکاروە قەیرانێکی بە شوێنە قەیرانی ماڵی 2008 ئێمە ئەو قەیرانە ئیدامەی بۆ بە شێوەی تروە قەیرانێکی ئابووری لە سەرحی جیهان نابینی شایەتێکی لە دەلایلی پەنابردنی زلهێز گەورە دەوڵەتانی سەرمایه‌داری گەورە و زلهێزە ئیمپریالیستەکان بۆ پەنابردنیان بۆ ئەم شەڕە
هەروەک باسم کرد لە قسەکان پێشومە بۆ هێوەرکردنەوەیە بۆ چارەسەریەکە لە نظرەوانەوە تەبان بۆ بەڕێوەبوونەوە لەگەڵ ئەو قەیرانە ئەو قەیرانە بەعام لەسەر چینی کرێکاری دنیا و هەر وەختی مەبەستمان ئێمە ئێران و کوردستان بینەوە سەر کوردستان تەئسیری بۆ لەسەر ئێرانیش و کوردستانیش کە ئێمە ئەبینین ڕژیمی کۆماری ئیسلامی لەگەڵ ئەوە کە ئەو قەیرانی ئابووری کۆماری ئیسلامی قوڵتر کردووەتەوە گەمارۆی ئابووریە کە وڵاتانی دەرەوە بەسەر ئێرانە لەسەر سیاسەتەکانی دایانناوە و ئەوە وەزعیەتێکی دروست کردووە کە چینی کرێکار لە شرایەتێکی فرە نالەبارتر و نالەبارتر و لە لەحازی مەعیشەتی و لە لەحازی بەڕێچوونەوە شرایەتێکی سەخت و دژوارتری بۆ دروست کردووە ئەمانە هەمووی اینجا لە کوردستانیش ئەگەر وەزعی چینی کرێکار بەو ڕژیمی جمهوری ئیسلامی چۆن بەرەوپیری ئەم قەیرانە چووە بۆ چارەسەری بۆ ئەو قەیرانە چی کردووە سەرشکێنی کردووە بەسەر سفرەی بێڕۆنەقی چینی کرێکارە لە ئێرانە و توێژە بێبەشەکان و توێژە کەم دەرامەتەکانی کۆمەلگا ئێمە ئەوە بەعینە بینین یعنی چارەسەری کۆماری ئیسلامی بۆ چوونە دەر لەو قەیرانە عبارەتە لە بێبەشی زیاتر چەسانەوەی زیاتر و بێکاری بەرینتر وەرگرتنەوەی خزمەت گوزاریە گشتیەکە ئەمە ڕێگە چارەی کۆماری ئیسلامی بۆ بۆ ئەوەی کە ئەو لەو قەیرانە بێتە دەر کۆمەلگایە کە ئەبینین لە ڕاستیە لە یەک کەلامە سەرشکێنی کردووە بە سەرشانی چینی کرێکارە لێرە با بینەوە لەسەر کوردستانی شەگەرێکمان بە قسە بکەین بەڕاستی کوردستان اینجا لەوەش خراپتر بۆچی لەبەرەوە کوردستان بێژگە لە ستەمی چینایەتی ستەمێکی نەتەوایەتیشی تیا لەلایەن دەسەڵاتی سیاسی لە ناوەندی ئێرانە بەسەر خەڵکی کورداچێ ئەم سیستەمە وای کردووە کە ئێمە ئەگەر لێک کەلاما بێژین دیاردەگەلێکی وای دروست کردووە و چینی کرێکار لە کوردستان وەکو کۆڵبەری وەکو کرێکاری وەرزی وەکو کارکردن لە دەرەوەی کوردستان لە شارەکانی بێژگەلەوە لە دەرەوەی کوردستانی ئێران وەکو کوردستانی عێراق بە ئێمە ئەوانە غەیری بوو هەبوونی ستەمێکی نەتەوایەتی کە لەلایەن حکوومەتی ناوەندی ئێرانەوە بەسەر خەڵکی کورداچی هیچ تەوزەهێکی تری نییە بۆ نمونە کوشتارێک کە لە کۆڵبەران دەکرێت لە هیچ کوێ ئێران نییە بە پێ ئاماری کرێکارانی کۆڵبەر بە پێ ئاماری معتەبەر زیاتر لە 1000 و چەند سەد نەفەر لە زەرف چەند ساڵی ڕابردووە لە کۆڵبەرانی لە کرێکارانی کۆڵبەر کوژراون لەلایەن هێزەکانی جمهوری ئیسلامی ئەمە ئەو هەلو مەرجەیە کە ویستم ئیزافەی بکەم بە ئەو هەلو مەرجە دژوارەی کە باس کرا لە ئەوڵەوە کە بەرەوپیریەوە چین ئەگەر بێمەوە جا سەبارەت بە پرسیاری دووەمی ئێوە سەبارەت بە ئەوەی کە ڕژیمی کۆماری ئیسلامی لە هەلومەرجێکی قەیراناویایە و قەیران هەر لە قەیرانێکەوە بۆ قەیرانێتر ئەڕوات ئەوە ڕاستە ئەوە ڕاستیەکی حاشا هەڵنەگرێت بە تووری حیاتی هەروە بووە و ئێستا کۆماری ئیسلامی لە چەند لاوە لە ژێر زەخت و فشارایە لە ناوەوە لەلایەن کۆمەڵانی خەڵک و چینی کرێکارەوە حەق تەڵەبەوە کە داواکاریە ڕەواکانیان هێناوەتە گۆرێ و لە دەرەوە لەلایەن دەوڵەتانی غەربی و بە بۆنەی سیاسەتی دەرەوەی ئێران و دەستێوەردانی لە وڵاتانی دەوروبەر و دەستبردنی بۆ دروستکردنی چەکی ناوچی و ئەوانە ئەمە لەلایەکەوە ئەوە بە معنای ئەوەیە کە
لە چەند لاوە ڕاستە وەکو لە ئێوە لە پرسیارەکەتان هێناتانەوە. ئێمە بەڕاستی لە ساڵان لە مانگەهای ڕابردووە ئێمە بەرینتر بوونەوەی ناڕزایەتیەکانە بینی کە گەورەترین ئەتوانم بڵێم گەورەترین مشکلی جمهوری ئیسلامی هەر ئەمەیە لە ڕاستیە، یعنی فشار و زەختێکە کە خۆی لە بەرامبەر و زەختەوە بینێ لەلایەن کۆمەڵانی خەڵک و لەلایەن چینی کرێکارەوە. لە هەمان حاڵە ئێمە دیمانەکە ژێرخانی ئابووری ئێران تووشی داڕمان بووە، ناوەندە پیشەی و ناوەندە پیشەیەکانی لە ئێرانە یەک لە دوای یەک بینیمانە لە ئەسەر ئەو گەمار و ئابووریەوە لە ئەسەر خودی قەیرانی ئابووری لە ئێرانە تعتیل بووە. ئەمە ئاکانی بووە بە بێکاریەکی بەرین لە ناو کۆمەڵانی لە ناو چینی کرێکارە. بێژگە لەوانە گرژی و ناکۆکیەکانی لەگەڵ وڵاتانی دەرەوە لە سەرویانەوە ئەمریکا هەروە بەردەوامە. لاوازبوونی ئەمەیە ئیشارە بەو بەشەی لە قسەکانی ئەوە لە واقعەکە تەئیدێک و لە واقع تاکیدێ لەسەرەوە بەشەکە تووشی ئەو گرژی و لە واقع تووشی ئەوانەیە گرژی و ناکۆکیەکانی لەگەڵ وڵاتانی دەرەوە و زەعیفبوونی لە ئاستی منتەقە، یعنی ئەمانە هەمووی وەزعیەتێکی دژواری بۆ کۆماری ئیسلامی دروست کرد. بەڵام بەوا نەشەوە ئەمەوێ ئەوە تاکید بکەم کە بە هەموو ئەو سەختیانە کە بەڕووی هەمووی گرنگترین سەختی لە فشار بەرامبەر بە جمهوری ئیسلامی هەمان فشار و زەختێکە کە لەلایەن کۆمەڵانی خەڵک و چینی کرێکارەوە بۆ ئەستاندنی مافەڕەوەکانیان تێرنی ئاراوە و هاتوونە مەیدان بووی و هەر بۆیە ڕێوڕەسمی ئەوەڵی مانگیمەی کە ڕێوڕەسمێکی چینایەتی و شۆڕژگێڕانەیە لەلایەن چینی کرێکارەوە زۆر مەبەستە بۆ جمهوری ئیسلامی کە هەروەک لە ساڵانی پێشووتری شادیومانە کە بەرەنگاری بێتەوە و ئەو شێوەی کە ئێوە باستان کرد ڕێک ئەتوانم بڵێم لە جوابیا هەردوو کارەکە ئەکات، یعنی لە هەمان حاڵەکە تێدەکۆشێت بەری بەڕێچوونی ڕێوڕەسمەکانی ئەوەڵی مانگیمێ بە شێوەی یواتی هەمزەی ئوردیبەهشت بە شێوەی سربەخۆ لەلایەن کرێکارانەوە بگرێ و ئەو کارێک کردووە تێکۆشاوە لە ساڵانی ڕابردووە بە زەبر و زەنگنەواندن بە دەستگیری هەڵسوڕاوانی کرێکاری بە ترسنانەوە بە هەموو ئەوانە دەستی بۆ ئەوانە بردووە بۆ بەر بە ئەو بەڕێوەچوونی ڕێوڕەسمەکانی وەلی یانزەی گوڵان بگرێت و لە هەمان حاڵە تا ئەگەر نەیتوانیوێت هەروەک ئەزانین بالئەخرە جمهوری ئیسلامی لە ژێر فشاری زوتنەوەی ئەکتیڤ و زیندوی کرێکاری لە ئێرانە ناچار بە پاشەکشە بووە و بۆ نمونە لە ساڵانی ڕابردووە ناچار بوو کە بەڕەسمی بیناسێنێت ئەم ڕۆژە گرنگی ئەوە دیانی پێ بدەین، بەڵام کە ئەو پاشەکشەیە پێکراوە ویستویەتی بەڕاستی ئینجا بیکا بە مەراسمێک و ڕێوڕەسمێکی فۆرماڵ و فەرمایشی بۆ ئەوە کە لە ناوەڕۆکی شۆڕژگێرانە و چینایەتی خاڵی بکە و بەتاڵی بکە. یعنی مەبەستمەوەیە کە لە جوابی لە وەڵامی پرسیارەکەیەوە بۆ هەردوو کارەکەی هاوکات کردووە، یعنی هەم مەراسمی بەدیلی دروست کردووە بە دەستبردن بە وەڕێخستنی مەراسمی فەرمایشی
ڕێوەڕسمی فەرمایشی بە کەڵکوەرگرتن لە دەست و پەیوەندەکانی خۆی ناوەندە کرێکاری زەردە کرێکاریەکان وەک خانەی کاریگەر و شۆرای ئیسلامی کاریگەران شۆرای ئیسلامی و ئەو ناوەندانە کە دەستکردی خۆیەتی و لە هەمان حاڵە شتێکتر کە کارێکتر کە لەواقع بە فریوکاری بە جێگەی ڕۆژی کاریگەر فێڵبازانە هاتووە حوتوی کاریگەری داناوە حوتوی کاریگەر 7 ڕۆژ بەر لە ڕۆژی 11 گوڵان یعنی واتە 11 یەکی مای دەست پێ ئەکات و لە یەکی مای تەواو بێت بە توولی ئەو حوتووە کە بە جێگەی ڕۆژی کاریگەر دایناوە تێدە کۆشیار وەک عەرزم کردی بە بەڕێوەبردننی ڕێوەڕسمی نمایشی فەرمایشی خاڵی لە ناوەڕۆکی چینایەتی و خاڵی لە ناوەڕۆکی ئێعترازی چینی کرێکار کە ئەمە ڕۆژی خۆیەتی کە داخوازیەکانی بێنێتە مەیدان کە ناڕزایەتی دەرببڕێ بە بەرامبەر بە وەزعی ژیانی و بە نەبوونی هیچ جۆرە ئازادیەکەیەتی بە جێگای ئەوە ئەو ڕۆژانە هەتا ڕۆژی ئاخر بە بەڕێوەبردننی ڕێوەڕسمێکی نمایشی و فەرمایشی بەڕێوەی دەبات کە تا لەواقع هەدەفیشی هەروەک عەرزم کردی بۆ ئەوەیە کە لەو لاوە هەم ناچار بووە ئاعترافی پێ بکات بە ڕۆژی جیهانی کرێکار بە گرنگیەکەی هەم لە ناوەڕۆکی شۆڕژگێرانە بەتاڵی بکات. ئەمە کارێکە کە لەواقع ئەم چەند ساڵە دەستی پێوەدا. ڕێدی باسی لانی کەمی حەقدەستەکان و قوڵبوونەوەی هێڵی هەژاری یەکێک لە گرنگترین باسەکانی نێوچینی کرێکار بووە لە ئێران و لە کوردستانیش لە ماوەی 1 ساڵی ڕابردووە بە تایبەت. پێتان وایە ڕژیم بۆچی سەرڕایەوەی کە ئەزانێت کە ژیان بۆ چینی کرێکار و کەم دەرامەدی کۆمەڵگا ئیمکانی نەماوە یانێ ئەوە نییە مەسەڵەن بۆ نمونە جاران باسی هێڵی هەژاریە کراکات مەبەستەوە وایە کە ئەو کەسە کە لەژێر هێڵی هەژاریایە ناتوانێت مەسەڵەن مانگێ 2 جار 3 جار مەسەڵەن گۆشت بسێنێ ناتوانێت مریش بسێنێ ئیسە وای لێ هاتووە هێلکە سندن ماهی سندن نازانم نان سندن سەرەتایی ترین پێداویستیەکانی ژیان بووە بە تەهیەکردن ئەمانە بووە بە یەکێ لە گەورەترین معزەلەکان بۆ چینی کرێکار و کەم دەرامەت. پێتان وایە ڕژیم سەرڕایەوەی کە هەموو ئەمانە ئەزانێت بۆچی دیسان هەوڵەدا کە کرێکاران برسیتر ڕابگرێت کەم بێدەرامەتتر ڕابگرێت بێکارتریان بکات و بەگشتی بەرەو ئەو ئاقارەیان ببات کە بە بەردەوامی لە هەواڵەکانە لە قسە و باسمانە لەگەڵ هاوڕێیانی ناوەوە بە بەردەوامی گوێمان لێبێت کە خەڵک لە ئێران بەگشتی وە چینی کرێکار و کەم دەرامەدی کۆمەڵگا بە تایبەتی تیاژین. بەڵێ جارێ بە لە بەحسی کە لە پرسیارەکەی ئێوە دیاریکردنی لانیکەمی حەقدەستەکانەوە ئیشارێکی پێ بکەین. ئێوە ئەزانن کە هەر ساڵە بەر لە سەری ساڵ ناوەندێک بەناو شۆرای عالی کار دادەنیشن و دوای بێنەوبەرە و توولبێدانی لانیکەمی حەقدەستەکان دیاری دەکەن. ئەم ساڵ بەر لە سەری ساڵ لانیکەمی حەقدەستەکانیان بە 4 ملیۆن و 180,000 تمەن دیاری کرد. ئەوە لە حاڵێکا بوو کە چەندین ناوەندی کرێکاری سربەخۆ پێش ئەوە کە ئەوان ئەوە دیاری بکەن بە حسابکردن لەسەر ڕێژەی ئاوسان واتە تەوەڕۆ و گرانی بە قۆڵێژێ سەبەدی بەڕێچوونی ژیان پێداویستیەکانی ژیانی ڕۆژانەی بنەماڵەی کرێکار و بنەماڵەی کرێکاری بە هەموو حسابی ئەوانە
لانیکەمی هەقدەستەکانیان بە 16 ملیۆن تمەن بەراورد کرد. یعنی ئەگەر سەری بکەم 4 بەرابەر ئەوەی کە ڕژیمی کۆماری ئیسلامی شۆرا عالی کارەکەی دیاری کردووە بۆ هەقدەسیدانی کەمی هەقدەست 4 بەرابەر کەمترە لە خەتی فەقر، 4 بەرابەر کەمتر لە ئەو میزانەسە کە بۆ ژیانێکی مەعمولی ڕابێژین، ژیانێکی ئاسایی کاریگەر و بنەماڵەکەی پێویستە لە هەلومەرجی ئاوسانی ئابەم جۆرە بێهەوسار بەتوانین بێژین گرانیەک بێ ئەوپەر کە ئێوەش لە قسەکانتانە بە ورد ئیشارەتان پێکرد، بە وردی ئیشارەتان پێکرد کە هیچ ئاسوەیەکیش بۆ ئەوە نییە لەوانەیە بە پێ ئەو قسانەی کە پێشتر کردمان وەزعیەتێک نالەبارتر بێتە بەرەوە، گرانیەکی زیاتریش دروست ئەمە بەنسبەت لانیکەمی هەقدەستەکان. ئەمە بەڵام بە بچمە سەر ڕێک ئەو پرسیارێک کە ئێوە کردتان لە ڕاستیە کە ئەو وەزعیەتە ئاوایە، ینی پرسیاری ئێوە لێرە ئەوە بوو کە ئەگەر وابێ بۆ کرێکاران برسی لە هەژاریە ڕادەگرێت بۆ جوابی ئەمە پرسیارێکی زۆر قسە هەڵدەگرێت بەڕاستی. یەکەم ئەوە بڵێم کەلامە ئەمە عیبارەتە لەوەی کە سەرمایەداری کە دەوڵەتی جمهوری ئیسلامی پارێزەریەتی لە ئێرانە و خاوەنکارەکان و سەرمایەدارەکان خۆ قازانجیان منفعەتیان هەلەوە کە چینی لەواقع ئێمە ئەزانین هیچ وەخت لە کرێکارێک بابەتی ئەو کارێکە کردووە هەقدەستی واقعیەکەی وەرناگرێ کەوابێ ئەوە بەو مانایەیە کە ئەو میزانە لە ئەرزشی کارەکەی هەرگیز وەرناگرێت وە ئەچێتە گیرفانی خاوەنکار سەرمایەداری. ئەمە خۆب ئەمە بە معنای هەژاریە، ینی سەرمایەداری بەعام لە دنیا و ئەرزم خۆب لە ئێران شاکە کۆماری ئیسلامی پارێزەری ئەو نظامە شەوسێ نەرانەیە هەر بەو جۆرە هەر ئەو کاراکە کە هەموو نظامی سەرمایەداری ئەیکەن، ینی ئەنجا لە ئێرانیشە بە پێ وەزعی سیاسی و ناوەڕۆکی سیاسی کۆماری ئیسلامی و ئستبدادی کۆماری ئیسلامی و زەبروزەنگی کۆماری ئیسلامی سەختتریش و خراپتریش. ینی ئەوە لە واقع تەوزیحی ئەوەیە کە هەژاری چینی کرێکار لە ڕووی ئەوەیە کە ئەو ئەرزش کارەکەی خۆی وەرناگرێت و ئەو میزانە لە کارەکەی هەمیشە وەکو بەشێک لە کارەکەی قازانجەکەی و ئەرزشەکەی بەردەوام ئەچێتە گیرفانی سەرمایەدارەکان و سەروەت و سامانی باد ئاوەردە نییە بە قەڵ هین سەرمایەدان، بەڵکو هەر ئەو حاصڵی ڕەنج و ئارەق و ڕەنجی کاریگەرە. ئەمە لەلایەکەوە. ئەمجا لە لایەک تریشەوە خۆی ئەم مەوزوعە وەکو وەسیلەیەکیشە بۆ لەواقع بەرگری لە خەباتی ڕەوای کرێکاران. ئێمە ئەزانین بەڕاستی ئەگەر کرێکار دائیمەن لە فکری نانی شەوەکەی و کاری بەیانیا بێت، دائیمە لە نیگەرانی لە دەستنانی کارەکەیە بێت، نائەمنی شغڵی، گرانی و کەم دەرامەدی و هەقدەستی کەم ئەو نیگەرانیانە و ئەو مشکلاتە ئەساسیەیە کە کاریگەر هەی بێت بە نەفع و بە قازانجی تەبەقەی سەرمایەدارە و دەوڵەتەکەیانە. لەبەرەوە وەختێ چینی کرێکار ئاهێکی بێتەوە بە بەرخۆیە، ژیانی باشتر بێت، هەقدەستی بچێتە سەر، کەمتر لە دڵەڕاوکێ نائەمنی کارەکەیە بێت،
کەمتر لە نێگەرانی ئەوە بێ کارەکەی لە دەست بدات بێگومان زیاتر بیر و فکری ئەچێتە سەر خەبات و مبارزە و ئەو ناحەقیانە کە بەردەوام لێ ئەکرێ ئەتوانێت لە فکری ئاعترازا بێت ئەتوانێت لە فکر ئەو مافە ئەساسیانە بێ کە ئێستاش هەر بە وەسعی ژیانەکەیەوە لێ زەوت کراوە وەکو تەشەکل وەکو مانگرتن وەکو ئازادی بیرروڕا وەکو باقی ئازادیەکان کە لە کۆمەلگا لە هەموو کۆمەلگای ئێران لەلایەن کۆماری ئیسلامی زۆر کراوە مەبەستم ئەوەیە کە دلیلی یعنی ئێمە ئەتوانین بۆ ئەوەی کە لە پرسیارەکەیەوە هاتوو لە ڕاستیە بۆچی کرێکاران لە شەرایەتیوە ڕادەگرێت بێژگەلەوە ژیان و بەڕێچوونی کاریگەر ئەولەویەتی کۆماری ئیسلامی و دەوڵەتی پارێزەری سەرمایه‌داری لە ئێرانە نییە بە هیچ جۆرێک ئەولەویەتی ئەوان هەتا دەستێوەردانی دەرەکی و بەقای خۆیان و دەسەڵاتی خۆیان هەتا ئەوانە وێستا بێت هەتا خەرجی دام و دەستکای بەلا ڕێدابردن و تەحمیقی کۆمەلگا تەبلیغاتی کۆنەپەرستانە ئاخوند و مزگەوت هەتا ئەوانە بێ ژیان و بەڕێچوونی چینی کرێکاری ئێران ئەولەویەت و مەوزوع و مەسئلەی سەرەکی نییە بۆ کۆماری ئیسلامی هەر لێرایە تانین بڵێن زۆر جارەمە وتراوە هەر ئەوەندە بەسە کە کۆماری ئیسلامی دەست لە سیاسەتە دەرەکیەکانی خۆی بۆ مداخلە لە وڵاتانی دەوروبەر کە ئەویش هەر لە خزمەت ئستراتیژی مانەوە بەقای خۆیە لە وڵاتانی دەوروبەر ئاژاوەنانەوە تۆڕ و شەبەکەی تۆریستیەکانی لە وڵاتانی دەوروبەر پشتیوانی لە ڕەوتە کۆنەپەرستەکان و دەخالت لە وڵاتانی دەوروبەرە زۆر جار کە ئێمە بە شعاری بە سەدان هەزار نەفەر شعاری ئەومان بینی کە دەست لە دەخالت لە وڵاتانی دەرەکی هەڵ لە بێرە فکرە بە حاڵی ئێمە بکە ئەگەر بێت و ئەو خەرجانە وەربگرێ ینی بیکاتە خەرجی لە واقع بیکاتە خەرجی مەسەلەن پێداویستیەکانی ژیانی کۆمەلگا باشترکردنی خزمەتگوزاریە گشتیەکان بردەسەری حەقدەستی کرێکاران بێگومان زۆر زۆر لەوە باشترە بێت کە ئێستا هەیە بەڵام هەر وەک عەرزم کردی ئەولەویەتی کۆماری ئیسلامی ئەوانە نییە بەڵکو سیاسەتە دژی کرێکاری و دژی لە واقع ئازادیەکانی خۆیەتی بەڵێ هاوڕێدی بسەر ڕای هەر چەشنە گوشارێک بۆ سەرچینی کرێکار و بە تایبەت هەڵسوڕاوانی کرێکاری بەڵام هەموو ساڵێکەر ڕێز لە ڕۆژی جیهانی چینی کرێکار گیراوە لە شارە جۆر بەجۆرەکان لە ئێران و بە تایبەتی تریش لە کوردستان پێت وایە ئەم ساڵ خواستە سەرەکیەکان چین و کرێکاران چ دروشمگەلێک دەبەنە مەیدانی خەباتی خۆیانەوە لە ڕۆژی جیهانی کرێکارە لە ئێران بڵێ جارێ ئیشارەیەکە کورت بکەم بەوەی کە وەک خۆتان باش ئەزانن ڕێزگرتن لە ئەوەڵی مانگی مەی لە ئێران پێشینەیەکی دوور و درێژی هەیە ئەوە لە ئێران هەر وەک باز لە پرسیارەکە ئێوە شاهاتووە بەڕاستی هەر بۆ خۆدی بەرەو ڕووبوونەوە لەگەڵ ئەو زەخت و زۆرانەیە ئەو فشاران و گوشارانە کە ئێوە ئیشارە پێکرد یعنی هاتنە مەیدانی چینی کرێکار لە ڕۆژی ئەوەڵی مانگی مەی بەرامبەر خۆی لە ئاعتراز بەرامبەر بەو ناحەقی گەلە کە بەرامبەر بە چینی کرێکار کراوە و تا مێژوویەکی دوور و درێژی هەیە لە ئەوە دروست بووە کەوا بێ سەرڕای ئەو چەشنە گوشار و شتەکە ئێوە ئیشارەتان پێکرد ئەوەڵی مانگی مەی ئینجا ضرورەتی هاتنە مەیدانی چینی کرێکار و بە دەنگی ڕەسا داواکردنی حەق و مافەکانی خۆیان دێتە ئارەوە
ئەوەش بڵێم کە گرتنی ڕۆژی ئەوەلی مانگی مێ بە شێوەیەکی سەربەخۆ لە دوای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی لە واقع لە چینی کرێکاری ئێران زەوت کراوە و ئێمە تەنیا لەبیر ئەوەی کە لەبیرمان بێت ئەوانەی کە لەبیریانە و هەروە کاتووە لە زۆر جار لە قسە باسەکانە یەکەمین و گەورەترین و شکۆدارترین ئەوەڵی مانگی مێ لە دوای ڕاپەڕینی ساڵی 57 دروست بوو کە چینی کرێکار هاتە مەیدان و لە شارەکانی ئێران و بە ڕێژەی سەدان هەزار نەفەری و مارشێکی سەربەخۆ وە شۆڕژگەرانەی بەڕێوە. بەڵام لە ساڵانی دواتریە ئێمە سەرڕای ئەو زەخت و زۆرەی کە ئێوەی شارەتان پێکرد لە پرسیارەکەتانە، بەڵام هەر دیومانە چینی کرێکار ئەکتیڤ و زیندوو بووە و بە هەر جۆرێ بۆ کراوە لە ئاسی ئێران، جا لە کوردستانیش بە شێوەیەکی تایبەتی تر بەڕاستی من ئشارەیەکی پێ دەکەم. ئەوانە دیومانەکە بەرەوپیری ئەوەڵی مانگی مەی چوون ئەوەندەی پێیان کرابێت و ئەوەندە کە توان و لە توانایان هەبوو بێ پێیان ناوەتە پێش و بەڕێوەیان بکەن. هەر لێرە بە ئەوەش بێژم کە بەڕاستی باسی ئێرانم کرد، وتم ئەمە لە کوردستانە باسی ئەوم کرد کە ئەمە لە واقع ئێمە بە شێوەیەکی بەرجەستەتر بە پیرەوەچوونی ئەوەڵی مانگێمەیان بینیوە. پێویستە لێرە ئیشارەیەکی پێ بکەین، لەبەرەوە ئەوە لە شرایەتێکا بووە کە هەلومەرجێکی دژوار بەسەر لە ساڵانی ڕابردووە. ئێمە بۆ نمونە دەیەی 60 لە دەیەی 60 کۆمەلگای ئێران لە ژێر ئەو پەڕی زەخت و زۆرا بوو، بەڵام لە کوردستانە هەڵسوراوانی کرێکاری لە شارەکانی کوردستانە بەرەوپیری ئەوەڵی مانگیەوە دەچوو. لە مەهاباد، لە سەقز ئەوەڵی مانگیمەیان پیرۆز ڕاگرت، ئاڵاکەیان هەڵکرد، بەوێرانە سەربەرزانە هاتنە مەیدان، پێیان نایە پێش و ئەمە سنەتی ئەوەڵی مانگیمەیان زیندوو ڕاگرت بەم جۆرە بە بوێری و لە خۆبوردووی. هەر لێرە جێ خۆیەتی ئیشارەیەک بە بکەین بەوەی کە لە ساڵی 1368 یادی بەخێر هاوڕێی گیانبەختکردوو جەماڵی چراغوێسی لە هەڵسوراوانی کرێکاری لە سالۆنی تەختی لە شاری سنە قسەوباسێکی بە گوڕوتینی پێشکەش بە بەشداربووان کرد و هەر لەسەر ئەوەش یادام کرد لە ئەوەڵی مانگی مەیە. ئەمانە چیمان پێڵێ؟ ئەمانە ئەومان پێڵێ کە سنەتی ئەوەڵی مانگی مەی بگرە لە کوردستانیش بە دەلایلی خۆی بەرجەستەتر و سەرڕای زەخت و زۆر و فشاری کۆماری ئیسلامی، زەختی سیاسی بگیر و ببەند، هەروەک ئیشارەم پێ کرد، ئەم سنەتە بڕیارنامەی ئەوەڵی مانگی مەی خواستەکانیان وەک ئێوە لە پرسیارەکەتان ئیشارەتان پێ کرد هاتوۆتە ئاراوە، باش کراوە و بێگومان ئەم ساڵیش هەڵسوراوانی کرێکاری و هەوڵ ئەدەن هەر ئێستا خەریکن بە هەر جۆرێک کە بۆیان بکرێت. ئەوەڵی مانگی مەی ئەوەنە خیابان، ئێوەنە شەقام لە ناوەندی کارەکان بە شێوەی ئاشکرا. ئەمە هەروەک ئەرزم کردی تا ئەو جێگەی بۆیان بکرێت. طبعاً ئەوە خۆیان تەشخیصی دەدەن، خۆیان ئەزانن بۆیان، چونکە لە ڕابردووە دیومانە و کراوە. دلیلێکی نییە پێم وابێ بە پێ ئەو قسانە کە کردمان لەسەر زیندووبوون و ئەکتیڤبوونی خەبات و مبارزە چینی کرێکان لە ئاستی ئێران و لە کوردستانیش هیچ دلیلێ نییە کە ئەم ساڵی شەر بە پیریەوە ئاچن
بەرزی ڕادەگرن ڕێزی لێ ئەگرن و خاستەکانیان لێ نەکایەوە چه خاستگەلێک ئەبێ ئەم ساڵ بێتە سەروی خواستەکانیان من پێم وابێ یەکێ لە گرنگترینی ئەوانە بردنەسەری حەقدەستەکانە بە پێ ڕێژەی ئاوسان و تەوەڕۆم و گرانی ژیان و خەرج و هەزینەی پێداویستیەکانی ژیانی کاریگەر و خانەوادە و بنەماڵەی کاریگەری بیمەی بێکاری کاریا بیمەی بێکاری من پێم وایە جزوی ئەو خواستانەیە کە دەبێ لە بڕیارنامەکان و لە داواکاریەکانیانە بێتە ئاراوە دابینکردنی تەندروستی و دەرمان بە هەزینەی دەوڵەت بە ڕەسمی ناسینی مافی ڕێکخراوە ناڕەزایەتی کۆبوونەوەمان گرتن ئازادی دەستبەجێ کرێکارانی زیندانی و باقی زیندانیانی سیاسی ئەمە بێگومان ئەبێ خواستە سەرەکیانە بێ کە لە ئەوەڵی مانگی مەیەکانە لە هەموو شەقام و لە شوێنی ناوەند و شوێنە کرێکاریەکان و بە بەشداری خەڵکی یەکسانی خواز و ئازادی خواز دەنگ بدات. هەڕێدی پرسیاری کۆتاییم ئەوەیە کە ئەرکی هەڵسوراوانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران لەم هەلومەرجەدا چییە و پێت وایە بە چیەوەیەک دەبێت دەوروونەخشی کارای خۆیان ببینن؟ ئەوەی کە کەم تا زۆر لە پرسیارێکی پێشوە بە نۆعی شارەم پێکرد من پێم وابێ هەر ئێستا کێمە بەرەو پیری چەند ڕۆژێک زیاترمان نەماوە بە ئەوەڵی مانگی مەی بایکۆتکردنی هەڵسووران و فعالیەت بۆ ئەوەی کە ڕێوڕەسمەکانی ڕێوڕەسمە فەرمایشی و نمایشیەکانی کۆماری ئیسلامی کە بە بەشداری خانەی کاریگەر و بە شورای ئیسلامی کار و ئەوانە دروست ئەبێ لەلایەن کاربەدەستان ڕژیم بایکۆت بکرێت بەشداری نەکەن لە ڕێوڕەسمێکی وایە بە پێچەوانەوە هەروەک باسم کرد چونکە هەدەفی ڕژیم ئەوەیە کە ئەو ڕێوڕەسمانە لە ناوەڕۆکی چینایەتی و شۆڕشگەرانەی بەتاڵکە بێگومان هەروەک لە پێشوو شادیومانە ئەو ئەزمونێکی گەورەیە ئەوەی بەدەستەوە داوە کرێکاران خۆیان دەتوانن کە ڕێوڕەسمی بەهەرجۆر بۆیان دەکرد ڕێوڕەسمی سەربەخۆی خۆیان لە دەوڵەت سەربەخۆیە خۆیان لە دەوڵەت بگرن و ئەم ڕۆژە و یادی ئەم ڕۆژە بەرزرا بگرن و داخوازیەکان یان بە شێوەی بڕیارنامە و بە شێوەی قەتنامە بین نەدەر ئێرابێت لە هەمان حاڵە من پێم وابێ ئەرکێکی تری هەڵسوراوانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران ئەوەیە کە بە لە بەرچاوگرتنی ئەو ڕاستیانە کە لە قسۆباسەکانە هات و هەلومەرجێک کە چینی کرێکار بەرەوپیری ئەوڵی مانگی مەیەچێت من پێم وابێ هەموو هەڵسوراوێکی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران لە هەر جێگەیەک کە هەیە ئەبێ هۆکارێک لە واقع ئەبێ عاملێک بێت بۆ نزیکەوبوون لە یەکتر بۆ ئیتحاد بۆ یەکێتی بۆ یەکگرتووی ڕیزەکانی چینی کرێکار جیاوازی فکری جیاوازی لە نابێ بێتە هۆیەک بۆ تەفرقە چونکە ئەوە بێگومان زایفمانەکە چینی کرێکار بێژگە لە ئیتحادەکەی سلاحێکی تری بەدەستەوە نییە گەورەترین سلاحی چینی کرێکار عبارەتە لە یەکێتی چینی کرێکار فارغ لەوەی کە چ جیۆر بۆ چوون و بیرۆکە و ئەوەیەکی تیا کەس خۆی بە متعلق بە کام بیرۆکە و کام فڵان بزگرایش و هەرچی بزانێت بەڵام ئەگەر منفعەت و بەرژەوەندی کرێکارمان دەوێ کە ئەوە حکممان پێ ئەکات کە لە یەکێتی بڕوانی
و ئەو پەڕی لە بەرامبەر بە یەکتر ئەو پەڕی سازش و لە خۆبوردن و بە قەولێژێ سعیسە دەنیشان دەین، بەڵام بەرامبەر بە دوژمن ئەو پەڕی پێداگری لەسەر خواستە ڕەواکانمان. ئەمە بێگومان باز ئەتوانم بڵێم کە یەکێکتر لە ئەرک و وەزایەفی گرنگی هەڵسوڵاوانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێرانە. لامان حاڵە بەڕاستی مەسەلەی یەکانگیربوونی دروشمەکان و شعارەکان کە هەرچی ژمارەیەکی زۆرتر لە کرێکاران بەخۆ پەیوەست بکات، ئەمە زۆر گرنگە. بێگومان هەڵسوڕاوانی کرێکاری زۆر لەم بابەتەوە ژیرانە و بە وردبینیەوە هەروەک لە ڕابردووە لە هەلومەرجێکی سەخت و دژوار و لە شەرایەتی لەژێر زەخت و سەرکوتی کۆماری ئیسلامیە بە وردبینیەوە هەنگاویان بۆ ئەمە هەڵگرتووە. بێگومان ئەوان ئەو دقەتە و ئەو ئەسڵە لە بەرچاو دەگرن کە هەرچی زیاتر و جەماوەریتر بێت کۆبوونەوەکان و پەیوەستبوونێکی زیاتر بەخۆیەوە ببینێت لەناو بێشکە لە کرێکاران با لە خەڵکی یەکسانی خواز، ئازادی خواز، پێشکەوتوو لە ڕۆژی ئەوەڵی مانگیمەیە بە ڕێزی چینی کرێکار پێوەستن. بەڵێ زۆر سپاسان ئەگەم هاوڕێدی بە تەندو سەردام کمیتە ناوەندی کۆمەڵە کە لە بەرنامەیەم جارەی کۆمەڵە هەڵسوڕاوانە لەگەڵمان بوویت. من پرسیارێک منەماوە ئەگەر لە کۆتاییە بۆ خۆتان پێتان باشە یان پێتان وایە مۆزوعێک هەیە کە دەبێت لەسەری قسە بکەن تایبەت بەم بەرنامە، خۆشحاڵە بین گوێمان لێبێ. بەڵێ سپاسان ئەەکەم. ئەگەر کورد فەقەت من لەواقعات شتێکی گرنگ کە لە نزەر خۆمەوە هەیە دووپاتی بکەمەوە. ئێمە باسی هەلومەرجی سەخت و دژواری چینی کرێکارمان کرد، لە هەمان حاڵە باسی ئەکتیڤ بوون و زیندووبوونی خەباتی کرێکاریمان کرد کە بەو حاڵەوە و باشە لێرە بڵێم کە ئیشارەیەکی پێ بکەم جێخۆیەتی لە ساڵی ڕابردووە ئێمە زۆرتر لە 2000 لە ئاستی ئێرانە بە پێ ئامار زۆرتر لە 2000 مانگرتن و ڕەزایەتیمان بووە. کرێکارانی پەیمانی نەفت و پێترۆشیمی، پەرستاران، خەباتی بێپسانەوەی کرێکارانی حەفتەپا، خەباتی سەراسەری معەلیمان، خانە نشین کراوان، ئەمانە هەمووی ئەوەمان پێڵێ کە کۆمەلگای ئێران کۆمەلگایەکی زیندووە. چینی کرێکار بە پانەوە پێناوەتە مەیدان دوێرانە و کۆمەلگای ئێرانی ڕادیکاڵ کردووەتەوە. بەڕاستی ئەمە چیمان لێداواکە بە بڕوای من کەلامە ئەمە دیسان ئەو کە لە پرسیاری پێشووی ئێوەشە ئەرکی وەزایەفی هەڵسوڕاوانی چینی کرێکار، ئەرک و وەزایەفی کۆمۆنیستەکان، هەموو ئەو کەسانێک کە خۆیان لە بەرەی چەپی کۆمەلگا بینەوە، چەپ و پێشکەوتن خوازی کۆمەلگا بینەوە. ئەمە ئەومان پێڵێ کە ئێمە بەرەو هەلومەرجێکی هەستیار لە کۆمەلگای ئێرانە خەریکی ناڕۆین و ئەوە وەزایەفێکی گرنگە خاتە سەرشانی هەموو ئەوانەی کە باسم کرد، هەڵسوڕاوان و گشت کۆمۆنیستەکان و هەموو ئینسانە ئازادی خوازەکان و بە ئەو پەڕی هەست بە مەسئولیەتکردنەوە بێ بەرەو پیری بچی. بەڵێ زۆر سپاس بۆەوە دیسان کە بەشداری ئەم بەرنامە بوون لەگەڵمان. سپاس دەکەم. سپاس بۆیەوە. بەڵێ بینەرانی خۆشەویستی بەرنامەی کۆمەڵە و هەڵسوڕاوان، ئەوەی کە لە بەرنامەیەم جارە تا بینیتان بەشێکی تر لە ئەو کۆمەڵە بەرنامە تایبەتە بوو کە هەتا ئەوەڵی مانگیمەی ڕۆژی جیهانی چینی کرێکار لە بەرنامەی کۆمەڵە و هەڵسوڕاوانەوە پێشکەشتان دەکرێت کە میوانی ئەم جارەم هاوڕێیەتی بیوە تەندروست ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە بوو. بەسپاس لە ئێوەش کە تا ئێستا هاوڕێ بەرنامەی کۆمەڵە هەڵسوڕاوان بوون. تا بەرنامەیەکی تر، کاتێکی شات.